مامۆستای ئاینی هەیە دکتۆر ینی ئێمە بۆ ڕووداو مەسەلەن بۆ بەرنامەکانی تر مەسەلەن داوامان لێ کردووە بەشداری بەرنامەیەکی سنجینی ئاوا بکە بەڵام من کاتم نییە بەڵام لە تیکتۆک هەموو شوێ تا سەعات 11 و 12 لەسەر تیکتۆک و جوابی خەڵکەیاتە و جوابی ئەمەیاتە و نامەی تایبەتی بۆیە و نازانم چی بۆیە ینی ئەمە دەردی ئەمە چەنی بەچەند کاک دەڕون gelek caran me mamosteyê aynî mêze dikin weke û piyaw ne taybet in. Ewa beşer in, însan in. Baş. Mamosta ji min çêtir dizanê, Doktor Xanî baş dizanê. Demê got me feqetî dikir, me sed piyaw dihat. Salî duwem dibû heftê û pênc. Salî siyem Ğirbalî Bêjingî dibû. Heta got digihîş tedawî cara texerrûcî jî dibûn. Ew kesê got bitwanê aktîv bê. خزمەت بکێ خەباتی بکێ لەسەر دەستات هاتنە ژمارتن بۆ ویژی دگۆتە مەڵا و ئێدیژی بۆ دگۆتی دە مەڵا ئەوە نوقتەک بۆ ئەو یەک گەرەک مە ئەو بووی چاویل خەڵکێ مەیزە نەکن مامۆستای ئاینی گەرەک ریتمەکی تایبەت بۆ هەبێ گەرەک هەرتم ئەوا بێ ئەوە غەڵەتە تەسەوریمدا نوقتەی دووەم زۆر کەسیژی هەیە دەرفەتی قانونی بۆ وینە نایەکەرن ناتوانێ مەساجی خۆ بکەن وەکی دکتۆر خالد ئەمڕۆ دکتۆر خالد ئەمڕۆ منبەری نینە المزگەوت مەمنوعە ناتوانێ خیتابی خۆ بدێ مەجبورە ئەو علمە ئەو زانەبوون حرسیوی هەیە بۆ دەعوە حەز لێ هەیە ئەو خزمەت بۆ خەڵک پێشکێشی بکێ وەختێ گوڵ مزگەفت نەبێ گۆ پێشکێشی بکێ دەرفەتی لکو دێمە دەرفەتی دوا سوشیال میدیا دەدمێنێ ئەوە نوقتەک نوقتەی دووەم کە بەحسی مەوزوعی ڕووداو کرد کە تمەتێنێ vêdê بەلاش تمەتێنێ ئەوە 22 ساعت 3 ساعت التيك توك روني دو بيكانوكا بيجي بريغو بسطيني بو معاشي تيك هيفا ئەوە نقطە بەرچاو ببن ئەوە حقیقەتەکە نەما مۆستەی ئاینی تەنێ وای هونەرمەندی هەنە دەرکەتنە سەر تیکتۆکە وەلا عیبی فوتبۆل هەنە دەرکەتنە سەر تیکتۆکە وای ممثلین گەلکی بناو و دەنگ دەرکەتنە سەر تیکتۆکە ئەوە حقیقەتەکە مە ئینکار نەکن ینی مامۆستەی ئاینیژی ئەوژی پیاوە ئەوژی نانی دگەرێ ئەوژی داویە شەڤ خیزانی بۆی دبێژێ حەقی ماست حەقی نان وەختی گووەرێەوە ڕوودا و دانیشێتت بێژ ڕوودا و ینی هەنێکی ئەم بێژن پرینسیپی خۆ هەیە جوانە وەڵا هەنێک جمهوری ینی معقولە نەهەیەتە گۆهدار بکەن بەس بەکاکانان نادێتە تۆ قسەیەکە کرد پاروتە فڵان نووسەری گەورەی گیانی ژنەکەی پێی و تۆ خۆزگە لەبری ناوبانگ نان و باوەڕدایەت ئێوە شەڵێن لەبری ناوبانگ نانێنەرەوە بەڵێ ئەوە حقیقەتە بەڵام دکتۆر قسەکانی تۆ تەواوە هاوڕاتم بەڵام تۆزێ مامۆسایانی ئاینی پیاوی ئاینی نازانم تا چەند هاوڕان بیتۆ ئەو پامەی کە لە پشتی سەریایەتی وەکو ئەندازیارێک نییە تێڕوانینی کۆمەڵگە بووی مەسەلەن ئەندازیارێک ئیشەکەی بیناسازیە و ینی ممارەسەی عیلمێکەکە بەڵام مامۆسای ئاینی ینی گەێنەری پەیامبەری مامۆستای ئاینیی سنعەتەکە یان بۆ چتە ئەو مۆزوعات ینی بۆ چتە مەدخی وارێکیدا حەزم لەو قسێ ینی مامۆسای ئاینی بۆ کارە برا کارە من بۆتە یەک نقطە بێژم نازانم لە عێراق چۆ بوو ئەستال کوردستان چۆنە لە وڵاتی دی مەسەلەن سووریا ئەگەر علامەتی تە مەرحەلی بەکەلۆریەدا مەرحەلی سانەویدا هەری کێم بێ تشتێک نەبوو دەرکەوێ بۆتە دەچووی قسمی شەریعەت خوند کارە ئەوە وەزیفەکی بۆ خۆ دەگرێ ئیشە کاکە ئیشە وەڵە ئیشە دکتۆر